لە شاری سلێمانی سیمینارێک ڕێکراوە بۆ پەرەپێدان بە ڕۆکە پزیشکیەکان کە ئەم ڕۆکانە لە کوردستاندا پێگەیشتی بەهێزیان هەیە و بەڵام ئەمان دەیانێت زیاتر پەرە بەم ڕۆکانە بدەن. نەچمە لای جەلال سەید کەریم پسپۆڕی بایۆلۆجی کاک جەلالەکە فەرموویتە ئێرە ئێوە چیتان کردووە بۆی کە ئەم ڕۆکە پزیشکیانە پەرەی پێ بدرێت و لە ناو نەچن؟ سپاس بۆ ئێوەش. ڕۆکە پزیشکیەکان بابەتێکی گرنگە لەسەر تاسەری جیهانە و لە پاڵ هەموو ڕۆکەکانە جیهان ئێستا گرنگیەکی باش بە ڕۆکی پزیشکی ئەدا، چکە لەبەرەوەی کە بۆ چەندین بوار بەکاردێت، لە بواری خۆراکە، لە بواری بەهاراتە، جوانکاری، تەنانەت و دەرمانیش بەکاردێ. ئەمانش لەم سیمینارێمە ئەوەیە کە ئەو ڕۆکانەی کە لە کەجووچەوەکان بە خۆڕسک دەڕوێن هانی بابڕی خەڵکی بدەین بەگشتی دەست بۆ ئەم سامانە نیشتیمانیە نەبن، بەڵکو بیڕوێنن بە چاندن با ئێمە بین ئەم ڕۆکانە جارێکی تر هانی جوتیاری کورد بین کە خۆی بیچێنێ. ئەمانجی دوومانەوەی ئەو ڕۆکانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و وڵاتانی تر هەیە لێرە نییە، هانیان بین کە ئەمانش لێرە جاری کە بچەندرێت ئەوکو زەنجەفیل و زەردەچەوە. باشە تایبەت بە ڕۆکانی کە هەیە ڕۆژی دەگمەنمان هەیە کە لە جیهانە نەبێت و تەنها لە کوردستانە هەبێت؟ بەڵێ ڕۆکی زۆر ئەندێمیکەیە کە لە تەنها لە کوردستانە هەیەەوە توێژەرەکانی ئێمە خۆشبەختانە خەڵکێکی زۆرمان هەیە کە وەکو توێژەر تایبەتی لە بوارەکانی بایۆلۆجی لە کشت و کاڵ چەندین ڕۆیان دۆزیێتەوە کە تەنها لە کوردستانە بۆ ئاستی جیهان توێژینەوەکان با بڵین پەپڕیش کراون بڵاوکراونەوە. ئەو ڕۆکانە زۆربیان بەس لە کوردستان هەن. بۆشە ناوی یەکدوانێکیانم پێ بڵێ بەرگۆی بینەریش پێی ئاشنا بێت. وەکو ڕۆکی سربەخۆ با بڵین هەند زۆرە، بەڵام وەکەوەی کە زۆربەی ڕۆکەکان بڵین جینەسیان هەیە بۆ منێسە بەشە لە جۆرەکانی نەحنا، بەشە لە جۆرەکانی بۆ منە بڵین پۆنگە و ڕۆکەکانی تری بۆن خۆشەکان. ئەمانە جینەسەکانیان واتە ڕگەزە ئەسلەکەی دۆزراوەتەوە لە جیهانە، بەڵام ڕگەزی تازیان جۆری تازیان لە کوردستان دۆزراوەتەوە. ئەمانە خۆشبەختانە لێرە زۆرن. بابەتەکەی ئەمڕۆ بڵین ڕۆکی پزیشکیە، بەڵام بەشێکی زۆری ڕۆکە پزیشکەکانی زۆربیان لە کوردستانە هەنێستن. تا چەندێک پەرەی پێدراوە لە کوردستانە، تا چەندێک پارێزگاری لەو ڕۆکە پزیشکیانە وەرگیراوە؟ ئەتوانم بڵێم زۆر گرنگی پێ نەدراوە بەداخەوە، زۆر با بڵین سوودی لێ وەرنەگیراوە و وەکو پەرەپێدان با بڵین تا ئێستا نە مەحمیەیەکێ بپارێزرێن، نە فلۆرایەکە تایە کۆ بکرێنەوە. هەوڵی بەردەوام هەیە، من ئاگدارم، بەڵام ئیشەکەی مەش بەشەکە لەو هەوڵە کە ئەمانوێ گرنگی بە ڕۆکی پزیشکی بدرێت. ڕۆژی پزیشکی هەیە کە چارەسەری نەخۆشیێکی دەگمەن بکات و تەنها لە کوردستانە هەبێت؟ زۆریشە، بەڵام ئەبێ بە ڕێشۆنی خۆی بەکاربێت، ئەبێ با بڵین بە تیم واتە لە نێوان پزیشکانی گشتی و دەرمانساز و ئەوانی کە لە بواری کشت و کاڵ و چاندن و جا دەرمانی کارەکەن بە هەمویانەوە ئەم بڕیارە بدەن. ئەجینە ڕۆکمان هەیە دەیان و سەدان مادەی چالاکی تایە کە بۆ چەندین نەخۆشی بەکاردێ و توێژینەوەکانی شەی سەلمێن نەم قسەیە.